داوکەوتنی موچەوای لە گەنجەکان کردووە کە گەنجەکان کۆچ بکەن بەرەوەی دەرەوەی وڵات. ناوەکارێک لە حکوومەت یارێم زۆرتر پەرەپێدان بە گەنج بدەن، گەنجانمان سەر بخات بۆ هەموو بارێکە بە پیشەسازی هەروە بە کشت و کالی بە بەرهەمە ناوخۆیەکان. گەنجەکانی خۆمان کە حەزیان لە وڵاتی خۆیان نییە، لەبەرەوە ئیش نییە، مەعاش نییە، یعنی هیمەتێک نادەن بۆ خەڵکەکە کە بۆ خاستن بۆ گەنجەکان کە وڵاتی خۆیان خۆش بێ. لێ ئەوە زۆر حەزیان لێ بچنە دەرەوە، کەس متمانەیان پێ ناداتن، کەس وەناکە یعنی ئیشێکیان لەو ببینتەوە هەوڵ بدەن کە کۆلێژ تەواوکەن کە یارمەتی دەن بە پارە موچەی خەڵک بدەن. یعنی ئەوە هۆکارێکی زۆر بۆ دەکا کە خەڵکەکە حەزی لە وڵاتی خۆی نەبێ، خاستن گەنجەکانی خۆمان. پێویستە بیداەتێ لاوانە سیاسەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە و یەکەم جار نێماڵی کوردڕێک بخەن، ئەو جارە جیاواز بێ لە جارەکانی تر، چونکە جارەکانی تر چەند کۆبوونەوە کرا هیچ ئەنجامی نەبوو. پێویستە ئەو جارە کۆبوونەوەکان ئەنجامی هەبێت و بۆ ئەوەی کورد هەتا نێماڵی خۆی ڕێک نەخست بەرامبەر عێراق و بەغدا هیچ ئەنجامێکی کۆبوونەوەکانی نابێت. ئێمەش وەکو کورد بەڕاستی لە کاری هونەری زۆر زەنجیرین لە بواری موزیکەوە کە لە بواری مەقاماتەوە لە بواری هونەرەکەمان هونەرێکی زۆر زەنجیرمان هەیە، بەڵام بەداخەوە هیچ سپۆنسەرێک نییە کە وا بکە کە هونەرەکەمان باڵێن کاتە سەر هەستۆی خۆی کە بتوانین هونەرەکەمان پێش بکەین. ڕاستە هەندێک کلیپ هەیە دەکرێت بۆ هەندێک هونەرمەندان، بەڵام ئەمەوە نییە کە بڵێن هونەر پێش دەخات. هونەر پێشخستن لێکۆڵینەوەیە کە دەستگایەکێک بۆ لەکۆڵینەوەی هونەری خۆمان، کە دەستگایەکێک بۆ ئارشیڤکردنی هونەرەکەی خۆمان کە بناسێنین بە وڵاتانی جیهان.